لەبارەی مافە یاسایی و دەستوریەکانی پارێزگای هەڵەبجە لە دواوی کە بە پارێزگا ناسێنرا لە پەرلەمانی عێراق گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئازاد دۆسکی شارەزای یاسایی و دەستوری لە سلێمانی و لەگەڵماندا بەڕێز ئازاد دۆسکی سڵاوتان لەبێتۆم کاتتان باش لە دوایەوەی کە لە ڕۆژنامەی وەقایعا بڵاوەکرێتەوە و هەڵەبجە وەکو پارێزگایەک بە تەواوی ئەناسێنرێت و دەبێتە 19مین پارێزگا لە عێراق مافە یاسایی و دەستوریەکانی پارێزگای هەڵەبجە چین؟ کاک کۆمار سەرەتا سڵاو ڕێزم بۆ بەڕێزت و بە حکمی ئەوەی کوڕی شاری دهۆکم ئەمەوێ هەر لە مینبەرە بەڕێزەوە پیرۆزبایی لە یانەی وەرزشی دهۆک بکەم بەهۆی سەرکەوتنی لە جامی کەنداوی عەرەبی. هیوادارم ئەو پەیامە وەرزشیەش بە مەفهومە سیاسیەکەی و دستوریەکە لەسەر و هەمووشیانەوە بگاتە دادگای باڵای فدراڵی کە خۆی حامی دستورە و قەضای دستوریە. بۆیە هیوادارم شاری دهۆک زیاتر و زیاتر ئاوادان بێت وەکو ئەبینین بە تایبەت لەم کابینەی حکوومەتدا هەر لە زاخۆ تا سنووری دهۆک ئەبینین چ ئاوادانیەک هەیە و هیوادارم پارێزگاکانی تریش بگرێتەوە تەنها دروشمی لایەنە سیاسیەکانی تر نەبێ. بەنسبەت ئەو راپۆرتەکەی بەڕێستان هەڵبەتە کا کۆمار دوێنێ وەکو چۆن بڵێ ئاهەنگێکی تر بوو بە نسبەت هەرێمی کوردستانەوە. من سەرەتا لە دەرچوونی یاخود پەسەندکردنی ئەم پرۆژە قانونە طبعاً بە پێ دستور دوو لایەنمان هەیە خۆ دوو جیهەتمان هەیە کە بتوان پرۆژە قانون پێشکەش بکەن و پەرلەمان پەسەندی بکات، چه سەرۆک وەزیرانە کە لە دستوری ئاڵێ سوڵتەی تەنفیزی طبعاً سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانە گرێتەوە و اختراحاتی پرۆژەی قانونی ئەوە پەیوەستە بە دەسەڵاتی یاسادانانەوە. بە پارێزگابوونی شاری هەڵەبجە ئەگەر لە راپۆرتەکەی بەڕێستانە کە دکتۆر موسەنا پەرلەمانتار لە پەرلەمانی عێراقا ئاماژەی بەوە کرد کە مادەی 141 دستور ئاماژە بەوە ئەکات هەموو ئەو قەوانینانە نافزن و بە پارێزگابوونی هەڵەبجە پێشتریش پێش ڕوخانی سەدام لەلایەن هەرێمی کوردستانەوە بڕیاری لەسەرداوە. بەڵام بەداخەوە کا کۆمار من ئێستا ئێمە سەرگرنگیەکەی بە پارێزگابوونی هەڵەبجە بەڵام لەگەڵ پەسەندکردنی پەرلەمانی عێراق بە پرۆژە یاسای بوونی پارێزگاربوونی شاری هەڵەبجە من هەمیشە مەترسیم لە دادگای باڵای فدراڵیە هەبووە. ئەوەتە لە راپۆرتەکەی بەڕێستانە بەداخەوە هەندێک پەرلەمانتاری سەربەخۆ چۆن پێشتر بڕیارەکەی تەوتینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان حەزەکەم ئێستا باسی دەستوریەکانی پارێزگای هەڵەبجە بۆ بکەیت کە چییە بن دوای دێنە سەر ئەو سکاڵایانەوە دەتوانین چی بکەین و ئایا تا چەند کاریگەریانە بێت. بەڵێ کاک کۆمار دەست خۆش من بۆیە وتم یعنی ئەگەر ئەم حەقە دستوریە تەزبیت نەکرێ یاخود قانونیە تەزبیت نەکرێ لەم مەترسیە کە لە دادگای باڵای فدراڵی هەیە تەنها لایەنی تیۆری ئەگرێتەوە. بۆیە من دێمەوە بە وەڵامەکەی بەڕێزت بەڵێ هەڵبەتە تۆ ئەگەر یەکێک لە مافە یاساییە گرنگەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە بریتە لەوەی ئێمە زانین کە قانونی بوجە ساڵانە لەلایەن پەرلەمانی عێراقەوە پەسەند ئەکرێت. بۆ نمونە ئەم قانونی موازنەی ئێستا کە عێراق لەسەری ئەڕوات بریتە لە یاسای بودجەی ژمارە 13 بۆ ساڵەکانی دارایی 2023 24 25. ئەگەر تۆ سەیریکەی لە ناو هەموو مەوادەکان یاخود ئەو بڕگانەی کە لە قانونی موازنە هاتووە ئاماژە بەوە ئەکات کە تەخسیسی بودجە ئەکرێت بۆ پارێزگاکان جاچێ بەرەمهێنی نەوت بن یاخود نەوتی تیا بەرهەم نێنرێ. ئەمە بۆ وەکو چۆن بڵێیت بۆ ڕاگررتنی هاوسەنگیە کە لە نێوان هەموو پارێزگاکان هەڵبەتە ئێمە لەبیر نەکەین هەڵەبجە خۆی لە خۆیان لە داهاتی لانەوتی شارێکە دەوڵەمەنە بە حکمەوەی هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێرانەوە چەندین منفەزی سنووری هەیە. بۆیە من پێم وایە لە ڕووی یاساییەوە گرنگی پارێزگاربوونی هەڵەبجە من پێم وایە تەخسیسکردنی پشکی بودجەیە بۆ ئەم شارە و ئەمە ئیزافە بکەم کا کۆمار باسی گرنگی بۆ نەکە لە مادەی 132 دستورە 132 دستور کە تا ئێستا زۆربەی جار حکوومەتی هەرێمی کوردستان لە 16 سێ هەموو ساڵێکە کە یادی بەداخەوە کیمیابارانکردنی شاری هەڵەبجەیە
هەرێمی کوردستان ئاماژە بەوە ئاکات کە پرسی قەرەبووکردنەوەی شاری هەڵەبجە لە ئەستۆی حکوومەتی ئیتیحادیە. ڕاستە ئەمە مادەیەکە لە دستورە هاتووە، مادەی 132 دستور ئاماژە بەوە ئاکات ئەو شارانەی کە زەرەرمەند بوونە لە نەتیجەی ئەو سیاسەتە خراپەی یاخود تعسوفیە زیاترۆیە لەو تاوانانەی کە ڕژێمی پێشووتر ئەنجامی داوە دەبێت قەرەبوو بکرێن. ئەمە دستوری عێراق و توێتی، نەک ئەوە مزایدەیەکە هەرێمی کوردستان بەسەر حکوومەتی ئیتیحادیەکە. بۆ نمونە کاک کۆمار لەنەوەیەکە عێراق کە هێرشی کردە سەر کوێت پێشتا چەند ساڵێک قەرەبووی وڵاتی کوێت کردەوە. ڕاستە بە پێ یاسای نێودەوڵەتی بە پێ قەرارێکی مەجلیسی ئەمن بوو، بەڵام تۆ ئەگەر بیتەوە سەر یاسا بەرکارەکان لە عێراقا و لە سەر و هەمووشیان کە دستور لە هەڕەمی یاسایەکان مادەی 132 ئەم ئیلتیزامە یاخود بڵێ ئەم ئەرکە لە ئەستۆی حکوومەتی ئیتیحادیە. لەبەرەوە من پێم وایە جگە لە تەخسیسکردنی پشکێکی بودجەی پێشخستنی پارێزگاکان و هەروەها قەرەبووکردنەوەی ئەم شارە بە پێ مادەی 132 دستورە کا کۆمار ئەمە ئیلتیزامێکە حکوومەتی ئیتیحادی هەرگیز ناتوانێت لێی ڕابکات و بە پێ قانونیش ئەم ئیلتیزامە ئەمێنێت کۆن نابێتەوە. بەڵێ بەڕێز ئازاد، ئێستا پارێزگای هەڵەبجە 19مین پارێزگای عێراقە و لەبارەی هەڵبژاردن کە بڕیارە 11 ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. لێرە دەتوانێت چی بکرێت لە ڕووی یاساییەوە یاخود چی دەتوانێت فریایەوە کەون بتوانن هەڵەبجە وەکو بازنەیەکی سربەخۆ مامەڵەی لەگەڵ بکرێت لە هەڵبژاردنەکاندا، چونکە بەپێی یاسای هەڵبژاردننی عێراقی پارێزگاکان بۆ خوان هەرێکە و بازنەیەکە. دەست خۆش کا کۆمار، ئەمەش پرسیارێکی یاسایی زۆر جوانە، چکە تۆ ئەگەر سەیری یاسای هەڵبژاردنەکانی عێراق بکەی ئەگەر غەڵەت نەبم 2019 طبعا لە هەموو دەورەیەکی ئینتیخابی پێش ئەنجامدانی هەڵبژاردن ئێستاش پێش بە پارێزگاری بوونی شاری هەڵەبجە دەنگۆ ئەوە بوو دیسان یاسای هەڵبژاردن ئەسڵەن مەطلبێکی شیعایە بێ هەموار بکرێ. من پێم وایە بەڵێ ئەگەر تۆ سەریە یاسای هەڵبژاردن بکەی پارێزگای هەڵەبجە کاتێک تۆ بە پارێزگا ئیناسی ئەبێ بکرێتەوە بە بازنەیەکی ئینتیخابی، چکە خۆی سنووری پارێزگای هەڵەبجە بریتیە لە سیروان بیارە ئەگەر غەڵەت نەبم سنتەری شارەکە ئەگرێتەوە، چەند قەزاڵ ناحیەیەکێ لەگەڵا بووە. بۆیە من پێم وایە بەڵێ ئەو پرسیارەکەی بەڕێزە زۆر لە جێگای خۆیەتی بۆی ئەو مافە دستوریە یاخود ئەو مافە یاسایی هەڵەبجە لە دەست نەچێت پێویستە پەرلەمانی عێراق لە کاتی هەموارکردنی یاسای هەڵبژاردننی عێراقا ئەو گرنگیە بە شاری هەڵەبجە بکرێت بۆی بتوانێت نوێنەری خۆی بۆ پەرلەمانی عێراق بنێرێ و بتوانرێت زیاتر لە ڕێگەی دەسەڵاتی یاسادانان لە پەرلەمانی عێراقەوە زیاتر خزمەتی ئەم شارە بکرێت. وەکو سەرەتا وتم یەکێک لە پرۆژە قانونانەی کە ساڵانە یێتە ناو پەرلەمانی عێراق بریتە لە قانونی موازنە. خۆ ئەگەر نوێنەری ئەو شارە هەرچەنە نوێنەرە کوردەکان من ئەوەم لە بیر چوو سەرەتا بڵێم دەستخۆشییان لە یەکەم هەر لە پەسەندکردنی بە پارێزگار بوونی هەڵەبجە درێغیان نەکرد هەموو لایەنە کوردیەکان، بەڵام من پێم وایە حەقێکی دستوریە کە ئەم شارە بکرێتە بازنەیەکی ئینتیخابی ئەگەر ئەم یاسایە پەسەند بکرێت و لە مەترسیەکانی بڕیاری دادگای فێدراڵی بەڕێز ئازاد لەبارەی کۆمار بەڕێزت وتت ئاماژە بەڵێ ببوورە گەر بە کورتی وەڵام بیت و سپاس دەکەم لەبارەی ئەو سکاڵانەی کە تۆمار کراون لە دادگای فیدراڵی لە بەرامبەر بە پارێزگابوونی هەڵەبجە دەڵێن دانیشتەکە نایاسایی بووە. دانیشتەکە تا چەند یاسایی بووە و لە ڕووی دەستوری و یاساییەوە مەتوانین چۆن وەڵامی ئەو داوایانە بدەینەوە لە ئەگەری پەسەندکردنی لەلایەن دادگای فیدراڵی و ڕەنگە دادگای فیدراڵی شۆتی بکاتەوە. ئەزانی چەند زانیاریەکی یاسایی بۆ بەڕێست و بۆ هەموو بینەرانیش پرۆژای یاسای بە پارێزگاربوونی هەڵەبجە ئەمە لە 3 دەورەی ئینتیخابی ناو پەرلەمانی عێراق پشتگوێخرێ. دوێنێ بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان بەڕێز کاک شاخەوان ئاماژەی بەوە کرد بینیشمان چۆن سەرۆکی پەرلەمان مەحموود مەشەدانی کاتێک گەیشتە ئەوەی کە پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە خرایە بەرنامەی کارەوە یەکسەر جێگرەکەیشی
ئەگەر هەڵەنە بە مەندەلاوی ئەویش لە دوای ئەوە چووە دەرەوە بۆ بیانوویەکی ئەوەیان هێنا کا کۆمار بەوەی کە تەلەحفەر و نەخێر هەڵەبجە تایبەتمەندی خۆی هەیە خصوصیەتی خۆیە بۆی کورتی کا کۆمار دادگای باڵای فدرالی بەم تەشکیلە تازەیەوە ئەگەر لە چەندین بەرنامەی ترە لەگەڵ بەڕێستان ئاماژەم بەوە کردووە لە هەڵواشانەوەی قانونی نەوت و غاز لە دەرکردنی چەندین بڕیار کەواتە دوورکەوتنەوەی سەرۆکی پەرلەمان کە سەر بە پێکاتەی سونەیە یاخود شیعەش جێگیری دووەم بێ چوو بێتە دەرەوەمە پەیامێکی سیاسیە و مەحکەمەی ئیتیحادیش بەڕاستی ئەمە زانین کە پێکاتەکەی دوور نییە لە فشارە سیاسیەکان نمونەیەکم هێنا سەرەتا وتت دوایی باسیەکەین یعنی پێش دەرچوونی قەراری تەوتین بەڕێز مەحەممەد شەیع سوودانی 400 ملیاری ئەنارد بۆ هەرێمی کوردستان یەکێک لە پەرلەمانتارەکان ئەوەی کە ئێستا لە راپۆرتەکەی بەڕێزدانیش بەناو سەربەخۆ کە ئێستا سکاڵایان تۆمار کردووە بەداخەوە بە هەمان شێوە مستەفا سەنەد بوو بە داوای 170 2022 چوتانەی گرت لەو دادگای هەر خودی ئەم دادگایە بووە بە هۆکار بە برسیکردنی موچەی موچەخۆران لەبەرەوە من بەڕاستی بڵێم کا کۆمار بە حکمی ئەوەی ئەم دادگایە لە ژێر فشارە سیاسیەکانە من ئەگەری بەنا دوستوری بوونی لە راپۆرتەکەی بەڕێستان هاتبوو کە گوایەتانیان گرتووە دانیشتنەکەی پەرلەمان نادستوریە طبعا پەرلەمان من نامەوێت بچمە ناوەڕۆکی قانونەکە و نیزامی داخلیەکەیەوە هەموو پرۆژە قانونێک بە پێ یاسا بە 50 زائید یەک تێە پەڕێنرێ چکە ئەمە پرۆژە یاسایەکی ئاسایی بووە ئەمە بۆ نمونە قانونی مەحکەمەی ئیتیحادی نەبووە ئەگەر هەموار بکریان تەشریع بکرێ بەدوو لەسەر سێ کەواتە ئەوان تانیان بەوەیەوە کە نیسابی ئینعیقاد بەستنی دانیشتنی پەرلەمان یاخود تەسویت تەواو نەبووە من پێم وایە وەکو بەڕێز دکتۆر موسەنە لە راپۆرتەکەی بەڕێستان و بەڕێز کاکشاخەوانیش لە دەستگایەکانی ڕاگەاندن ئاماژەی بەوەیە کە بچنتانە بەڵام بەڕاستی بڵێم مەحکەمەی دستوری هەمیشە مەترسیم هەیە ئەگەر لە ژێر فشاری سیاسیە نەبێت من پێم وایە یاخود ئەگەر ئیعازێکی سیاسی بێت ئەمە دەستکەوتە بۆ هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی ئەبێ بودجەی بۆ تەخسیسکە و چەندین بیانووی تر من پێم وایە ئەگەر ئەم دادگایە بەداخەوە کە هەمیشە ترسیم هەیە هیوادارم سەربەخۆ بێ لەو تانانەی کە لێی گیراوە لەلایەن ئەو 5 پەرلەمانتارە بەناو سەربەخۆیەوە چکە هەڵەبجە کا کۆمار من بەس ویستم پەیامێک بۆ ئەو پەرلەمانتارە کۆڵم پاڵ لە 2004ەوە هاتە شاری هەڵەبجەوتی ئەوەی کە بەڵێ ئەگەر ئەوەی کە ئەڵێن سەدام حوسێن چەکی کیمیایی نییە بابێتە هەڵەبجەوە منیش پێیان ئەڵێم ئەگەر ئەمریکا یاخود هەڵەبجە نەبووە ئێستا ئێوەش لەژێر زوڵمی ڕژێمی بەحسی سەدام ئەبوون بۆیە دەبێ هەمیشە دەستخۆشی لە شاری هەڵەبجە بکەن کە بۆ بە سەبەبی ئازادکردنتان لەژێر چنگی ڕژێمێک وەکو سەدام حوسێن. بەڵێ بەڕێز ئازاد دۆستی شارەزای یاسایی و دەستوری لە سلێمانی و لەگەڵماندا زۆر سپاس بۆ کاتەی بەیەمەتاندا.